دەڵێ وەرزش بریتێ لە کۆمەڵە کردارێک کە مرۆڤ بەتەنیا یاخود لەگەڵ ئەوانی دیکەدا پیان هەڵدەستێ بە مەبەستی پەروەردەکردنی جەستە واتە بەهێزکردنی و ڕاهێنانی و پڕکردنەوەی کات و جوانکردنی ڕەوشت و ئاکار کەواتە بریتێ لە زیاتر بریتێ لە جوڵاندنی جەستە هەڵبەتە وەرزشی عەقڵیش هەر هەیە وەرزشی ڕوحیش هەر هەیە و وەرزشی ڕەوشتی و ئاکاریش هەر هەیە بەرحاڵ ئەم ڕۆژگارە جوڵەی وەرزشی تێیدا پێویسترە لەبەر چی؟ لەبەرەوەی کە تەکنۆلۆژیا وای کردووە کە ژیانی مرۆڤ جوڵەی زۆر کەم تێدا بێ و زیاتر ئیسراحەت و پشودانی تێدا بێ ئەوەش گومانی تێدا نیە بە زەرەر و زیان دەشتێتەوە لە ڕووی تەندروستی جەستەیە بەسەر مرۆڤدا. بەڕێزان ئیسلام بەرنامەی هێز و پێزە هەم تاکەکان بەهێزکە هەم کۆمەڵگا بەهێزکە بەهێزیان کە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی ڕەوشتیەوە دوا فەرمایشتی خوای بەرزی مەزن بکەین خوای پروردگار لە سوڕەتی ئەنفال لە سیاقێکدا کە باسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمنانی ئیسلامدا دەکات مەبەستم ئەم ڕستەیە و ئەعیدوا لەهم ما استطعتم من قوة ئەوەی کە دەتوانن لە هێز بۆیان ئامادە بکەن جا بەڵێ لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە لە صەحیح موسڵیمدا تۆ فەرموویت ئەلا ئین القوة الرەمی ئەلا ئین القوة الرەمی یعنی بەهێزترین جۆری هێز بریتێ لە هاویشتن بە هەموو جۆرەکانی هاویشتن لە تیر و کەوانی کاتی خۆی و ڕم بوو هەرچی لە تواناتاندا هەیە لە هێز بۆیان ئامادە بکەن جا خۆ گەر کەسێ باشترین چەکی پێ بێ بەڵام توانات جەستەیەکەی نەبێت توانات ڕوحیەکەی نەبێ خۆشەکەکەی بۆ بەکار نایە